مامۆستا دەتەوێت گەمشەترین پیاوی دنیا بناسیت؟ شتی وا هەیە؟ هەیە. وەڵڵا حەز دەکەم بزانم. دە سەیری ئەو دیمەنەی بکە. ئەرێ کاکە دیارنیت ئەوە لە کوێی؟ ئەرێ کاکە دە سەردانێکمان بکە ڕۆژێ میواندارێکمان بکە. ئەرێ هەر بێ من بێم بۆ لای تۆ کاکە. تۆ لەو مۆزوع گەڕێ. ئەوە عارفات. ئەو کابرایە بینی؟ عارف چێ؟ ئەوە؟ ئەوە هات. ئەی بینی خۆ. کابرایەکی هەتا بڵێ بێمێشت، بێعەقڵ، کەللەپوت، گەمژەیەکی تەواو گەمژەیە. بۆ لەبەر چی؟ ئەم کابرایە پارەی ئەدەیتێ پێنجێک لەم دەستەدانێ، هەزاریەشی لەم دەستەدانێ. ئەوە بۆی ڕاگرا. هەزارێکە بە پێنجێکە نابە. چۆن شتی وابێ؟ بەخوا کاکە ئاوایە بەخوا. بێ ئینسانەوە بێعەقڵ بێ. من پێ دەڵێم هەتا بڵێ گەمژێ. گۆرە بۆ خاتری خواشتی وا چۆنە بێ؟ خەڵکەوەنە بێعەقڵ بێ پێنجینە بە هەزاری بەرێ. گورە بەخواوە یەک تاڵە ئاوا لەگەڵ منەکە پێنجێکی بۆ ڕاگرم، هەزارێکی بۆ ڕاگرم، هەزارێکە بە پێنجەکە نابە. گۆرە تا بڕۆ بۆ خاتری خوا وەڵاش دیێڕوان نابێ. یعنی باوەڕ ناکەی؟ وەڵڵاهی ناو. وەرە وەرە عارف وەرە وەرە. ئەوە دەتا بە شای خۆ دەیبینی بزانە وایە؟ تەرەرەم بەرەرەم بەرەرەم تەرەرەم ئەوە هات. تەرەرەم بەرەرەم چاکە شکر بەخێر بێ؟ عارف بەخێر بێ. باشە شکر دەسەمان جا دە تەماشاکە. چاکی شکر چاو لێ. بەخێر بێ؟ تەرەرەم دە چاو لێ بێ. باش. تەرەرەم عارف ئەم دوانە کامەتەوێ. تەرەرەم خواحافیز چێم وت؟ وا بوو؟ وای. من ئەڵێم گەمژەیە. ئەو کابرای عەقڵی هەیە. من پێم نەوتی گەمژەیە. لا حول ولا قوة إلا بالله. كل والله زول بيعقله. ئەلا کولینەوە بۆ خۆت بە چاوی خۆت بینیت. بەرحەڵ کاکە من ڕۆم درەنگە ئیشم هەیە. ئەم جارە لە مەزرعەکەی خۆم داوات دەکەم باشە؟ عەزیز نییە؟ بۆ خوایە نەیعەگزەبە. گورە کاکە چۆن نایم کاکە مەزرعەی خۆمە مەزرعەی برای خۆم. چەند تۆزەی شمەیە بچم بەلای شەکە. باشە جان سەرچاو سەرچاو. ئاخە چاوەڕێت دەکەم بێ ها. نانا بێخەم بە تەواو بێخەم بە. تەرەرەم بەرەرەم تەرەرەم بەرەرەم سەرچاوی ئەخوا بەخێر بێ شلونی عارف؟ ئەگە بەنیازی بەش بەم ئەمەنە ناوێ بەس بەشی خۆمەکە برە بابە ناخۆم ناعافێتی خۆ بێ. من هاتووم یەک شتە لێ بپرسم. چییە تەرەرەم بەرێرم بەرەرەم بەس پێم بڵێ. من ئەمڕۆ سەرم لە شتێ سوڕما. یان محەممەد بێعەقڵە یان تۆ بێعەقڵی. ئەو بێعەقڵی احترامی خۆ بگرە ها. کورە بابە احترامی خۆ مەگرم بەسەر سەر و بەسەر چاو. بەس پێم بڵێ. محەممەد دەڵێ یەک ساڵێکە من ئەمە تاقیب یەکەم. پێنجی بۆ دانی لەگەڵ هەزارێکا بێ. بەس پێم بڵێ بۆ ئەمە معنای چی؟ کوڕی من تۆش تۆزێک عاقڵ بە وەکو کاکە حەمەم مەبە. ئەگەر پێنجێکە بەرن یەک جار و تەواوتر نامماتێ. بەڵام هەموو ڕۆژێ دە جار بانگ مەکە بۆ ڕەفیقەکانی شەڕەکە بۆ منیش هەزارەکە بە. ئەی چۆن؟ والله ئافەرین والله ئافەرین. ئێستا من گەمژەم یا ڕەفیقەکە والله برام ئێستا محەممەد بێعەقڵە و تۆ عاقڵی. ئەوەیە مەسەلەکە. شەر بێ محەممەد بانگ نەکەم بۆ مەزرعە بۆ میواندارێکیش. ڕوخسەت هەیە؟ کێ؟ تێرەرەم 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 تێرەرەم. بڕۆ مەگەر ڕەفیقی حەمە نەبی لەو گەمژەتر. تێرەرەم بەرەرەم 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 بەرەرەم. مامۆستا عارف عاقڵتر بوو یان ئەوەی تر؟ کورە بابە تۆ ئەمە بوو تا زیرەکترین کەس لە عالەمە. ئەوە زیرەکترینە. وەڵا نییە ئاگات لێ بوو کاک محەممەد پێی دەگۆدەوە گەمژەترین پیاوە. کاک محەممەد ژوورە نەبێ و خۆی گەمژەیە. ئەگینا جوابە ڕێز بەڵۆ کاک محەممەدی و باسی دەورەکەی دەکەێن. دەورەکە